جارێکی تر خراپی و نزمی کوالەتی بانزین سەر هەڵدەداتەوە و ڕۆژانە چەندین ئۆتۆمبیل لە شقامەکاندا فیولپامپیان لە کار دەکەوێت و بەو هۆیەشەوە چەندین ئۆتۆمبیل زیانیان بەرکەوتووە. شۆفێرانیش داوا دەکەن چی زووە بەرپرسان و لیژنەکانی چاودێریکردنی بانزین هەوڵەکانیان چڕ بکەنەوە بۆ چاودێریکردنی بانزینخانەکان. زینەکە خراپە بەڕاستی، ڕۆژێک نییە، دوان نییە، سیان نییە. ئەلەساز ئەمە سوپەرەکەی شەسەیەکەیە تێم کردە ئۆکتانی 95، بەڵام ئۆکتانی سفر دەرچوو. سعات 8 تێم کردی شەو بۆ بەیانی سیارەکەم ڕاگەشت، سیارەکەم نەجوڵان، سلفم لێدا سیارەکەیشی نەکردەوە، ئەنی بۆ 5 دقە بۆ ئۆکتانە 95ەکە. وتەبێژی بانزینخانەکانی شاری سلێمانیش هۆکاری خراپی بانزین بۆ خاوەن بانزینخانەکان دەگێڕێتەوە و هاوکات داواش دەکات ئەو بانزینەی لە خاڵە سنووریەکان و هاوردە دەکرێت پێویستە بە کوالەتی کۆنتترۆلتا تێپەڕێت پاشان هاوردەی هەرێم بکرێت. دیارە ئەمەکو بانزیخانەکانی سنووری پارێزگای سلێمانی و ناو شاری سلێمانی بە تایبەتی بە هەموو شێوەیەک پێمان ناخۆشە کە ئەم دیاردە سەری هەڵداوە. هیوادارم کە ئەو منتوجەی ئەو بانزین و منتوجانی کە لە سنوورە داخڵە بن زیاتر لە سنوورەکان و کۆنتترۆل بکرێت. مەسێ لیژنەیش دایمە سەرپەرشتی بانزیخانەکانەکە، لیژنەی سامانە سروشتیەکان، لیژنەی بەڕێوەبەری بەرهەمەنەوتیەکان و قایمقامەتی قەزای مەرکەزی سلێمانی بەڵە زۆر متابعیان زۆرە، بەڵام هاوڵاتی خۆی مهمە بزانێت کە ئەچێتە هەر شوێنە بانزین ئەکڕێ لەکوێ بانزین ئەکڕێ. ئەگەر لە شوێنەکە مەسەلەن حاڵەتێکی بینی کە باش نەبوو بانزینەکەی ئەتوانێت نەچێت لە شوێنێکی تر بیکە. جێی ئاماژەیە ساڵی ڕابردوو بەهۆی خراپی کوالەتی بانزین چەندین ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستان زیانیان بەرکەوت و شۆفێران تووشی زیان بوون. بۆیە لە ئێستاشدا شۆفێران داوا دەکەن بۆ ئەوەی جارێکی دیکە ئەو قەیرانە سەر هەڵنەداتەوە لایەنە پەیوەندیدارەکان هەوڵەکانیان چڕ بکەنەوە بۆ ڕێگریکردن لە هێنانی بانزینی خراپ و هاوکات و بانزینخانانەش سزا بدەن کە ئەو جۆرە بانزینە بە شۆفێران دەفرۆشن.